دووگیانبوون بە هاوکاری کەسی سێم پەرە دەسێنێت. پزیشکان دەڵێن بۆ دووگیانبوون پێویستە کەسێکی دیکە هاوکاری دایک و باوکەکە بکات. لە ئێستادا پەرە بەو کارە دەدرێت و دەڵێن بۆ تەندروستی منداڵ باشە. وڵاتی بەریتانیا لەدایکبوونی یەکەم منداڵی تۆمار کرد کە لە DNA کە زۆر گیراوە، ئەوانیش باوک و دایک و کەسێکی دیکەیە. بەوتەی پزیشکانیش ئامانجێم تەکنۆلۆژیایە ئەوەیە کە منداڵ لە نەخۆشیە بۆ ماوەیەکان ڕزگار بکات. ڕۆژنامەی زەگاردانی بەریتانی بڵاوی کردەوە لە دوای بەکارهێنانی شێوازێکی نوێی پیتانی دەستکرد یەکەم منداڵ لە بەریتانیا لە نێوان 3 کەسدا لەدایک بوو. دەسەڵاتی پیتاندنی مرۆڤ و کۆرپەراناسی بەریتانیا دەڵێت ئەمانجیان لەو کارە دوورخستنەوەی منداڵە لە نەخۆشیە بۆ ماوەیەکان. دەشڵێت لە کاتی ڕێکارەکەدا پسپۆڕانی زاوزیە بە زۆری ناوچێکی ناوچی کە مادەی بۆ ماوەی تێدایە لە هێلکەیەکەوە دەردەهێن و دەیخەنە ناو هێلکەیەکی بەخشەری تەندروست کە پێشتر ناوچی دەرهێنراوە. لە ئەنجامدا ئەو جینە گۆڕاوانی کاڵگری نەخۆشیەکەن لە هێلکەی دایکی ئەسڵیدا دەمێننەوە. ئەمەش دەبێتە هۆی دوورکەوتنەوە لە گەشەکردنی نەخۆشیە بۆ ماوەیەکان. بەوتەی دەسەڵاتی پیتاندنی مرۆڤ و کۆرپەراناسی بەریتانیا ئەو کۆرپەلەی دروست دەبێت جگە لە مادەی بۆ ماوەی دایک و باوک مایتۆکۆندریای تەواو لەگەڵ DNA ژنێکی دیکەدا دەبێت. لە ئەنجامدا منداڵەکە نزیکەی 37 جین لە دایک و باوکی سێمەوە وەردەگرێت کە کەمترە لە 0.2. لە ساڵی 2015 پەرلەمانی بەریتانیا پرۆژە یاسایەکی پەسەند کرد کە ڕێگە بە پیتاندنی دەستکرد دەدات بە بەکارهێنانی نمونەی DNA لە 3 کەس. بەم شێوەیە بەریتانیا بوو بە یەکەم وڵات کە پراکتیزەیەکی لەو شێوەیەی جێبەجێ کرد. ئەو کارە لە وڵاتانی ئیسلامی کاردانەوەی لێکەوتووەتەوە. بەو پێیەی لە ئاینی ئیسلامدا ئەوە ڕێگە پێنەدراوە و دواتر ئەو منداڵە زیاتر لە دایک و باوکێکی دەبێت و موسڵمانان پێیان وایە کە ئەوە دەبێتە هۆی تێکدانی شیرازەیی خێزان.